بە بەشداری زیاتر لە 3000 ڕاکەر حوتمین مەراسۆنی نێودەوڵەتی هەولێر با سپۆنسەری میدیای کوردستان 24 بەڕێوەچوو. ڕکابەرەکانی مەراسۆنەکە لەسەر سێ ئاستی جیاواز دەکرا کە پێکات بوو لە 4 کیلومتری و 12 کیلومتری و 42 کیلومتری. لە کاتژمێر 85 خولەکی بەیانی ڕکابەرەکانی تایبەت بە 42 کیلومتری دەستی پێکرد. هەرچی تایبەتیش بوو بە ئاسی 12 کیلومتری و 4 کیلومتریش کە زۆر نیە ڕاکەران ناوی خۆیان لەم دوو ئاستە تۆمار کردبوو. لە کاتژمێرنەوەی بەیانی ڕکابەرەکانی دەستی پێکرد. لە هەرسێ ئاستیشدا ململانەیەکی بەهێز لە نێو ڕاکەران دەبیندرا. جگە لە ڕاکەری کوردیش چەندین ڕاکەری بیانی لە وڵاتانی تورکیا و ئێران و ئەوروپا بەشداریان لە مەراسۆنەکە کردبوو. زۆر دڵخۆشم کە بەشداریم لە ماراسۆنە کردو. بەڕاستی کەشێکی یەکجار خۆش بوو. لە هەمووی گرنگترەوە بوو ماراسۆنەکە زۆر بە سەرکەوتووی بەڕێوەچوو. یەکەم جارە بەشدار لە ماراسۆنی نێودەوڵەتی هەولێر دەکەم. لە بەغداوە هاتووین ماراسۆنەکە زۆر بە سەرکەوتوی بەڕێوەچوو. بەشداریکردمان لە ماراسۆنی نێودەوڵەتی هەولێر کە لە کوردستانی خۆشەویست بەڕێوەچوو زۆر دڵخۆشی کردین. في رحاب كردستان الحبيبة. دوای ڕکابەرێکی بەهێز 2000 سەر ئاستی 42 کیلومتری هەرێکە لە مستەفا فەرهادی و ئەمەل خدر لەسەر ئاستی پیاوان و خانمان پلەی یەکەمیان بەدەستهێنا. لەسەر ئاستی 12 کیلومتریش حوسێن عەزیزی و فەرەحنا سەدیق پلەی یەکەمیان بردەوە. ماراسۆنەکە لە ئاستێکی زۆر بەرز بوو. ڕاکەری زۆر بەهێزی تێدا بوو. هیوادارم ئەم ماراسۆنە ببێتە مایەی ئاشتی. تم کوردستان ülkesine barış getirsin inşallah. ئەم ساڵش من وەکو ساڵانی پێشووتر توانیم بەشداری بکەم لە 12 کیلومتر و بتوانم پلەی دووەم بەدەست بێنم وەکو ساڵانی پێشووتر کە سەرجەم جارەکان لە پلەکانی پێشەوە بووم. ئەم جۆرە ماراسۆنانە و ئەم کۆبوونەوە وەرزشیانە زۆر گرنگە بە تایبەتی بۆ پەرەپێدانی ئاستی بەشداریکردنی خانمان. من دڵخۆشم وەکو یاریزانێک بەڵام هێشتا لە ئاستی تموحی ئێمەیان نیە. مەراسۆنی نێودەوڵەتی هەولێر ساڵانە بە بەشداری سەدان ڕاکەر لە مانگی ئۆکتۆبەر بەڕێوە دەچێتن. دەرباز ئەحمەد، کوردستان 24 هەولێر.